ئەوان لە چۆن؟ لەسەر چێوەکەن پیاوانی خوددا دەبێت لە نزیکەوە ببینین. بەڵێ دەبێت بە پێیان بڕۆینەوان ببینی. جمعيتك سيركنج حشيمتك تماشاکەن جەنابی تێودۆز و هاوڕێکانی خەریکن. درود بۆ ئێوە پیاوانی خوددا. درود بۆ ئێوە خاوەنشکۆ. دۆستەکانم بە ئێوە دەناسێنم. جەنابی تێلمیخا، سۆدینانوس، دیناسیوس، مارتینوس، یێڤانیس و ئانتۆنیوس. درود بۆ ئێوە. درود بۆ ئێوە. درود. درودی خوا لە ئێوە بێ. درود بۆ ئێوە. درود. هەر لەو خوارەوە ڕاوەستن. ئەوە چ باستانە؟ لێرە خۆچەکەی هەموو نابێتەوە. جەنابی تێودۆز، من زۆرم پێخۆش بوو کە ڕۆژێ ناو ئەم ئەشکەوتە ببینم. ئیزن ئەدەن؟ پێم خۆشە بابا فیلۆس. بڕۆین. هەراکلیوس. ئەشکەوتی سامناکی ئەنجلۆس ئیدیە و ترسەی جاورانی نەماوە. لە کاتێک کە یاران لە ئەشکەوت بوون ترسیش بوو. ئێستا کە نین ترسیش لەناو چوو. ئەم ترسە دیواری ئەمنی خودایی بوو کە ئەوانی پاراست. ئەم زوانە فیلادلفیا دەبێتە زیارەتگای مەسیحیەکانی باقی ناوچەکان. و کلیسای فیلادلفیا لە کلیسای ڕومیش بە بایەختر دەبێت. و جەنابی موتران پایە بەرزترین موترانی ناوچەی فیلادلفیا دەبێتە هاوپلێ و پایەی پاپ. ئەمە تەنیا گاڵتەیەکت جەنابی تێودۆس. تەنیا گاڵتەیەک. چ کەسێ بڕوا دەکات کە کەسێک 300 ساڵ بنوێ و ئەوستا دیسانەوە مرد و زیندوو بێتەوە.
ئەمانە نیشانەیەکی خوددایە کە دەرگای هەر گومان و دوو دڵێک بۆ کەسانی وەکو تۆ دادەخا. ئەم ڕووداوە نەگەپە و نەگاڵتەیە. هەموو کات کەسانێک هەن کە ئەگەر ڕاستەقینەش بەچاو ببینن ئینکاری دەکەن. جەنابی تەوەدۆس ڕاستەقینە لەوەیە، فەرموو خەڵک چاوەڕوانن.